دوورکەوتنەوە لە توندوتیژ و پارەپێدانی توانای مامۆستایان لە وتاری هەینیدا. بۆ زیاتر ئاشنابوون و ئاوێتەبوون لەسەر چەند بابەتێکی پەیوەست بەم ڕێی کوردستان، بەڕێوەبەرایەتی ئەوقافی گەرمیان بە هاوبەشی بەڕێوەبەرایەتی ئیرشاد و توێژینەوە و دیراساتی وەزارەتی ئەوقافی هەرێم هەستان بە ئەنجامدانی سیمینارێکی کراوە بۆ 3 مامۆستای ئاینی زانکۆی ئەزهەری وڵاتی میسر. مناقەشەی 3 بابەتی زۆر گرنگ ئەکرێت کە ئێستا ئێمە لە ساحەی ئێمە زۆر گرنگە، بە تایبەتی مامۆستایانی ئاینی مناقەشەی ئەو بابەتانە بکەن. بابەتەکان زیاتر خۆی بینێتەوە لە دوورکەوتنەوە لە توندوتیژی و هەروەها بابەتێکی لەسەر پێکەوە ژیان، بابەتێکی تریش لەسەر پەرەپێدانی وتاری ئاینی. وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی و شاندی زانایانی ئەزهەر لە بەردەوامبوون لەو پرۆژەیەکەوە هەمانە لە کوردستانە بە سازدانی گفتوگۆیەک لە نێوان زانایانی کورد و زانایانی ئەزهەر بۆ باسکردنی ئەو تەوەرانەیەکەوە خۆمان پێویستمان لە کوردستانە پەرەپێدانی توانای مامۆستای ئاینیە و بەرامبرنەوە بەرامبەر ئەو بیرە توونڕەوی و تەکفیریانەیەکەوە جاربەجارێک لە مینبەرەکانەوە خەڵک گوێ بێ یا لە گوتاری ئاینی ئەبیندرێ و هەروەها پەرەپێدانی پێکەوە ژیانی ئاینی، پاراستنی دانانی میکانیزم بۆ بەردەوامبوونی ئەوە بابەتی ئەم سیمینارەیەکە بە باشمان زانی ئەمڕۆ لە شاری کەلار زانایانی ئەم شارە ئاشناکەینەوە بەو زانستێکەوە لە ئەزهەرەوە بۆیان هاتووە. ئاین لەلایەن حکوومەتی ئەلمانیەوە فاکتەری سەرەکیە بۆ بوونی تەفریقە و دووبەرەکی لە نێوان موسڵماناندا. پراوێزخستنی حکوومەتی ئەلمانی بۆ موسڵمانان وای کردووە کەوا فرقە و کۆمەڵێک گروپ دروست بێت، هەر کەسێکی دیعای خاوەندارەتی بۆ مۆزوعەکە بکات. ئەگەر تەنزیم بکرێ وەزارەتی ئەوقاف بتوانێت کارێ بکات بۆ تەنزیمکردنی کاروباری ئاینی، فەوزا دروست نابێت. بەڵام ئەم فەوزا دروست بوونەوە کارەکە گەڕێتەوە بۆ حکوومەتی ئەلمانی دینی پراوێز خستووە. ئەگەر چی ئەنجامدانی سیمینارێکی لەم شێوەیە کاریگەری ئەرێنی دەبێت بۆ نزیکبوونەوە و لە یەک تێگەشتن لە نێوان مامۆستایانی ئاینی، بەڵام پێویست بوو سنووری ئەم سیمینارە بەرفراوانتر بکرایە بە بەشداری پێکردنی کەسانی بیرمەند و ڕۆشنبیری تر. ئەکران زیاتر دەوڵەمەندتر بکرێت لەوەی کەوا خەڵکی ئەکادیمی و ڕۆشن فکرتر لە بابەتە فکریەکانە بە تایبەتی فکری ئیسلامی خەڵکی ترش لەگەڵ مامۆستایانی ئاینی و زانایانە تێکەڵ بۆیان بووی کە باسەکان تێروتەسەلتر بووایان و چەمکەکان شیکردنەوەی جوانتریان بۆ بکرایە و قوڵتر بووایە. بە بۆچوونی مامۆستایەکی ئاینی کەبکردنی دەنگی مامۆستایانی حەقبێژ و بیوێر لەلایەن حکوومەتەوە مەترسیەکان زیاتر دەکات و ئەنجامی باشی نابێت. بۆ حکوومەتیش هەوڵێک ئەداکەوە ئەو سەوتی ئەو وتار بێژە حەقوێژانە کبکە. ئەمە بەڕای من و بەڕای هەموو مامۆستایانی ئاینیش بەرهەمێکی باشی نابێت. پێویستە حکوومەت ئەو سەوتانەی کەوە ڕەخنەی بنیاتنەرن، ڕەخنەیەکن کەوا هەڵەکانی حکوومەت بەرەو ئاراستەی ڕاستکردنەوە ئەبن، ئەبێ حکوومەت خۆی بێتە یارمەتی دەریان و کۆمەکی کەریان و زیاتر تەشجیعیان بکە. ئەم سیمینارە کە لە هۆڵی ناوەندی وەرزشی و لاوانی کەلار ئەنجام درا، خۆی لە 3 تەوەری سەرەکی دەبینیەوە کە بریتی بوون لە بابەتەکانی پێکەوە ژیان و دوورکەوتنەوە لە توندوتیژی و پەرەپێدانی مامۆستایان لە وتاری هەینی کە لەلایەن 3 مامۆستای زانکۆی ئەزهەرەوە پێشکەش کران و بڕیاریشە لە شار و ناوچەکانی تری هەرێم ئەم سیمینارە ڕێک بخرێت. پشتیوانوەنداوی کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.